أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارین لە پەروەردگار خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان وەربگرێ لە مانگی ڕەمەزانی پیرۆز، و هەروەها خوای گەورە ڕەحم بە هەموو ژیانی مسلمانان بەعام بکە، بە تایبەتی و مسلمانانەی لە محنەتدان خوای گەورە ژیانیان بۆ خۆشکە و ئەوانەیشی لە خۆشیدان خوای گەورە زیادی بکا بۆیان. اللهم ئامین. مسلمان عزیزەکان، لە وتاری ئەمڕۆدا حەزم کرد لە خزمەتی جەنابتانە دوو تەوەر هەیە باسی کەین بە کورتی، بۆ ئەوەی ئەو مەفهومە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا بە تەئکید قسەی تیا هەیە و ئەم دینە پاکە و شرینەی ئێمە بە جوانی و بە چاکی باسی دەکات. ئیمانداران و مسلمانانی خۆشەویست، تەوەری یەکەممان حەز دەکەم بە وردی لەگەڵ ما بن. ئەو تەوەرەیە ئەچمە قورئان و لاپەڕەکانی قورئان هەڵەدەینەوە. ئەم بابەتەمان سەرچاوەی قورئانیە و سەرچاوەی فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. ئەگە تەماشاکەین خوای متعال جل جلاله باسی دوو ماڵمان بۆ ئەکا لەسەر قوبعەی عەجزدا. ئەم دوو ماڵە زۆر پیرۆزن، ناوی بردووە لە قورئانی پیرۆزدا و ناوی هێناوە بە شوێنێکی مبارەک و پیرۆز، چونکە ئینسان ئیماندار بزانێ ئەم ماڵانەی کە لەسەر زەوین نە هیچ کەسێکە، نە هیچ گەلێکە، نە هیچ حزبێکە، ئەمانە گشتی شتی دنیایین. ئێمە بگەڕێنەوە بۆ ئەسڵی سەرچاوەی ئیشەکانمان لە قورئاندا، تەماشا بکەین. ئێمە پێشی ئێستا هەمومان نوێژ دەکەین. ئەم نوێژەی من و تۆ دەیکەن و ئیمانمان پێیەتی پێنج وەختە دەیکەین، لەو شوێنە مبارەکە فەرز بووە. ئەگە تەماشاکەین هەموو پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام لەو شوێنە مبارەکە کۆبوونەتەوە و خۆشەویستمان نووری چاومان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لەو شوێنە مبارەکە نوێژی کردووە بۆ ئەویان، بۆ هەموویان و پێشنوێژی کردووە. ئەو شتانەی کە من و تۆ ئەمڕۆ ئیمانمان پێیەتی نەمان بینێ بە چاوی خۆمان، غەیبیاتە، بەهەشتە، دۆزەخە، ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو شوێنەوە بەرز کراوەتەوە بۆ ئاسمان، بۆ حەوتەبەقەی ئاسمان ئیسرا و میعراجی پێکراوە، گفتوگۆی کردە لەگەڵ خوای متعال جل جلاله و باسی ئەو بەهەشتە و دۆزەخە و ڕۆژی قیامەتی کردەوە بەمان. ئیمانداران، ئەو ماڵەی کە لەوێ وەک ئیماندار و وەک مسلمان کە ئێمە لە قورئاندا باس کراوە بۆمان، پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم باسی کردووە. هەل لەورۆ پێمان دەڵێ دوو ئایەتی کۆتایی بەقەرە پیرۆزە و وەری بگرن بیخوێننەوە، و چەندەها شتی تری پێمان دەڵێ ئەم ئاینە پیرۆزە. چونکە ئیمانداران مسلمانان، مەسەلەی ئەقسا مەسەلەی سیاست نییە، سیاسەتی وە دەربێنن، سیاسەتی لێ دەرکەن. بۆیە من ئەقسام خۆشگەرەکە لەبەر ئەوەی خوا پێمێژێ و خوا ئەمرم پێیەکە، لەبەر خاتر چاوەکاڵەکانی عەرەب نییە، لەبەر خاتر چاوەکاڵەکانی حزبی فڵان و فیسان نییە. من وەک ئینسانێکی ئیماندار و مسلمان خواکەم پێمەڵێ، تۆش و من و تۆ هەمومان و پێغەمبەرەکەمان پێڵێ. بۆیە ئێمە ئەڵێین مبارەکە. بۆ مبارەکە چونکە پێشی مەکە ئێمە ڕوومان لەوێ کرد. سیانزە بە ئەندازەی زیاترش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی لە ئەقسا کرد کە نوێژ و عیبادەتمان دەکرد. دوایە خوای گەورە گۆڕی بۆمان، دوایە خوای گەورە گۆڕی بۆمان. کەواتە ئیمانداران مسلمانان، زۆر جار ئەم شتانە دەبین کەری بەلا ڕێ ئاچێ، بەلایەکە ئاچێ، یان زۆر جاڕێن وا نەزانین ئێمە ئێستا بۆ نمونە مەکەی پیرۆزمان خۆش گەرەکە. لەبەر چی خاتری خۆشمان گەرەک؟ خۆ لەبەر خاترەوە نییە مەکەها لە سعودیە و ئیتر هەر کەسێ مەکەی خۆشگەرەک بێ حکوومەتی سعودی خۆشگەرەکە، وە نییە. خۆ کەسێ مەکەی خۆشگەرەک بێ ئیتر ئەو وڵاتەی گشتی خۆشگەرەکە، گشتی پاکە و باشە و ئیتر مەلایکەیە و وا بزانین ترە بێ هەموو شتێ بێ، وا نییە. ئەگەر ئەم تەفسیرە بکەین بۆ هەرچی شوێنێک هەڵەیە، هەڵەمان و تۆ هەڵەمان فەرمووە. ئەگە تۆش لە لایەکی ترۆ بڵێ ئەو وڵاتە وەختی خۆی دیفاعی لە ئێمە نەکردووە، ئەو وڵاتە بە ئێستاشەوە چی هەیە تا و کاتە چی بێ، بە ئێستاوە چی هەیە تا ئێستا چی بێ، لە ساڵانی هێشتا ئەبێ وڵاتە چی بێ و خۆی چی بێ هەتا دیفاع لە تۆ بکە، خۆی داماوێکی ڕەش و ڕوود. ئێستا ئەگە خەڵک یارمەتی نەدا و لەگەڵیان نەبێ هەرە بێتە ژێر پێوە، هەر نامێنێ. ئەبێ ئینسان کاتێ شتەکان چی ئەکرێتەوە بزانین چیڵی. ئەو وڵاتانەی
ئێستا گەرەیکێتی ما بدا بە من و تۆ هەرە وڵاتە بوو ساڵانی هەشتا کیمیایی داوە بەعس ڕژێمی بەعس هەرە وڵاتانە بوون ئێمەیان بەش کرد هەرە وڵاتانن ئێستاش نایەلێن ئێمە لە شوێنەکە بە خۆمان سەر بەرزکەینەوە دەی فەرمووەوە گەز و مەیدان بابێن فەرم و کامەی دۆستی من و تۆیە دەبابێت دەستمان بگرێ و شوێنێکی ئاوەدانیمان پێ پیشاندا و لەگەڵمانادی کێ دەستی گردووە ئەی باشەوان ئێستا لەسەر زەویدا هەموو شتێنین بەڵێ ئیمانداران ئەبێ وریابن لە خشتە نەبرێن بە قسەیەک ئیمانی خۆتان نەدۆڕێن چونە ئەخسا ماڵێکە ماڵی پێغەمبەرانە بۆیە من پێم ناخۆشە یان تۆ پێت ناخۆوە وەک ئیماندار وەک موسڵمان مانای ئەوە نییە کە من ئەخسام خۆش بگەرەک بێیتر تەواو بڵێن وەڵا کاکە ئەمە لەبەر خاتری ئەو ئەم نا ئەمە نییە ئیمانداران خۆشەویستان ئەبێ بزانین ئێمە چونکە ئەو شوێنە خوای گەورە پێمان ئەڵێ چی لە قورئاندا پێمان ئەڵێ بارەکنا حەولە لە چەند ئایەتێکی تر شاتووە مبارەکە بۆ مبارەکە چونکە پێغەمبەران کۆبوونەتەوە چونکە زۆرینەی پێغەمبەران لەوێ بوونە چونکە کتابەکان لەوێ داوەزینە چونکە ئەو شوێنە مبارەکە لە چەند شوێنێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە تەماشای کەین و باسمان بۆ دەکا لەوەی کەوا ئێمە دوای فەتح کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ڕوویە کرد ئەقسا و نوێژیە کرد هەدا لە نیمەڕوانێکدا خوای گەورە بۆی گۆڕی بە مەککە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام خۆتان کۆکەنەوە لا تشد الرحال إلا إلى الثلاث المساجد سێ شوێن پیرۆزە ئیمانداران خۆتان کۆکەنەوە کاتێ خۆت دەکەیتەوە بۆ ماڵی خوا مەکەیە کاتێ خۆت دەکەیتەوە بۆ مەدینەیە مدینەی رسول الله صلی الله علیه وسلم کاتێ خۆت کۆ دەکەیتەوە بۆ ئەقسایە ئەم سێ ماڵەیەکی لە ئەوەکەی تر کەمترت نییە لە ئاینی ئیسلامی من و تۆدا ئیمانداران مسلمانە خۆشەویستەکان ئەمە خوای گەورە پێمان ئەڵێ ئەگە خۆتان کۆ دەکەنەوە سەفەر دەکەن ئەم سێ شوێنە بالاتان پیرۆز بێ ئەم سێ شوێنە مقدسە ئەم سێ شوێنە تەشریف کراوە لای خوا جەلە جەلالەوە ئینسان ئیماندار ئەمە بزانێ و پاشانش ئەوەش بزانین ئیمانداران ئەم شوێنە کێ بنیانی کردووە ئیمانداران ئەسڵەکە ئەگەڕێتەوە باوکە ئادەم کێ دروستی کردووە ئەسڵەکە لە پێشدا باوکە ئادەم نەبی سولەیمان هەتا ئەگەیاتە ئیمامی عومەر عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پاڵەوانی هەموو دنیا کە هەمووی شانازی پێوەکە کەس لە حەدی ئەیوبی و کوردە ئەو کەڵە پیاوە کە هەموو بۆ کوردێک سەرگەورەیەکە لە هەر کوێ خەڵک خۆشتی گەرەک بۆ بۆنێ ئەم کەڵە پیاوە هەندێک کوردی نەفامشتوو لە ڕووجەنابتان ئەڵێ خۆ بۆ کوردەی کردووە یعنی ئەمەوە نییە لە زەمانی مسلماناندا گەل و قەوم ئێستا پیا بووە لەو کاتا ئەمە نەبووە ئەم ئیسلامە ڕەحمەتە بۆ هەمووی ڕەحمەت بووە بۆ ئیمانداران بۆ هەموو گەلێک بۆ هەموو قەومێک بۆ هەموو نەتەوەیەک وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەم دینە شیرینە کە پێغەمبەر هاوردێتی نەک بەشەریەت بەڵکو ئەوانەی ئاژەڵ دوو لە ڕووجەنابتان ئەگەر لە سایەی ئیسلامدا بژین کەسی ناتوانێت تەعدا لە کەسێک بکە مسلمانە بەڕێزەکان ئەگە تەماشاشکەین کەمێتر بگەڕێینەوە ئەم شوێنە بۆ پیرۆزە ئەزانی پێغەمبەران چیان لەوێ لەدایک بووە چەند پێغەمبەر لەدایک بووە ئەو شوێنە پیرۆزە ئەفەرمن لەوانەی کەوا کە لەدایک بوونە یان لەوانەی کەوا لەوێ ژیاون ئیمانداران و مسلمانان کە پێغەمبەران عەلەیهی السەلاة وەسەلام یەکێ لەوانە یوسف عەلەیهی السەلام یەکێ لەوانە گە تەماشاکەین پێغەمبەرانی تر لەو پێغەمبەرانە کە موسا لەوێ لەدایک نەبووە بەڵام ژیاوە فترەیەک ئەگە تەماشاکەین ئیسحاق ئەگە تەماشاکەین یاعقوب عەلەیهی السەلام ئەم کەڵە پیاوانە لەوێ لەدایک بوونە لەو شوێنە چونکە هەرچی شوێنێک پێغەمبەران لەدایک بوون و لێبوونە مبارەکە مەدینە بۆ مبارەکە چونکە رسول الله لێ بووە صلی الله علیه وسلم مەککە بۆ مبارەکە چونکە رسول الله صلی الله علیه وسلم لێ بووە خۆشەویستی بۆ ماڵی خوا خۆشەویستی بۆ پێغەمبەرە خۆشەویستی مەککە بۆ پێغەمبەرە خۆشەویستی مەدینە بۆ پێغەمبەرە خۆشەویستی ئەقسا بۆ پێغەمبەرانە بۆ هەموویانە ئەگە تەماشاکەن ئیماندارانە خۆشەویستان بۆیە شتەکان با نەکەینە سیاست شتەکان با نەکەینە قەومپەرستی ئەمە نەبێ ئیمانداران مەسائیلی دین جیاوازە لەمەدا ئەمە ماڵچێنە دینی دینەکەی خۆتە دینی ئیسلام لە هەمووی گەورەترە
ئەمانەی کە من و تۆ باشی دەکەین ئەم سیاسەتەی ئەمڕۆ بیاڵچێنە هەر کێ پیسی دەکا خوا پەنامان بدە. سیاسەتی ئەمڕۆ سیاست نییە دوو لە ڕوو جەنابتان، هەموو سیاسەتێ ئەبێ ئینسانی ئیماندار و مسلمان بزانێ. ئیماندارانە خۆشەویستان، هەر کەسێ مەزلوم بێ ئێمەی مسلمان کارمان تێ. هەر کەسێ بێ کافرێک ئەگە تەعدای لێ بکرێ بزانی با کافرە تەعدای لێ کراوە تۆ مسلمانە بێت پێت ناخۆش بێ، تۆ بێ پێت ناخۆش بێ چی جا مسلمانێک براتە ئینەما المؤمنون ئیخوە مسلمانێک بابەوە خراپشە. تۆ ئەگەر هەرچی خراپ بێ ئایا مناڵ و ئافرەت ئەبێ چی تاوانیە بێ؟ چی تاوانێکی بێ لە دیوانی خوایە؟ مسلمانە بەڕێزەکان ئەمەوە بزانین و ئەوەش بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسمان بۆ کا یەکەم شوێن خوای گەورە دنیای دروست کردووە مەکەیە. فەرموویانەی پێغەمبەری خوا دوای مەکە کوێیە؟ فەرمووی ئەقسایە. وتیان لە بینیا چەندێک بووە؟ فەرمووی 40 ساڵ بینی هەردووگیان بووە مەکە بۆ ئەقسا، یعنی دووەم شوێن لەسەر زەویدا کە خوای گەورە دروستی کردووە بوونی هەبووە ئەقسایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت، پێغەمبەری خوا فەرمی علیه الصلاة والسلام هەر نوێژێک لەو شوێنەدا لە پێشدا بە چەندێ بووە؟ ئێستا 50,000 بەڵام خۆی 100,000 لە پێشدا، بەڵام تەخفیف کراوە لەبەر خاتری مەکە کە قیبلە کوێوێ ئەجر و پاداشتەکەت زیاتر دراوە مەکە. ئەمە بووە دەرەجەی دووەم کە ئینسان لەوێ کە نوێژی تیا بکە. پێغەمبەری خوا فەرمی علیه الصلاة والسلام هەر کەسێک ئینسانی ئیماندار و بڕوادار هەر کەسێ لەوێ ئەگەر چوو ئەوێ با نوێژی تیا بکە، هەر نوێژێ بکە بە ئەندازەی 1000 نوێژێ لە پێشدا ئیستا بە نیوەی ئەوەیە، بە ئەندازەی نیوەی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت. و پاشانش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەوەی ئینسانی ئیماندار و بڕوادار من أهل بحاجة أو عمرة من المسجد الأقصى إلى المسجد الحرام، هەر کەسێ حەجێ بکە و عەمرەیە بکە لە نێوانی مەکەدا و لێوانی ئەقسادا بچێتەوە و بگەڕێتەوە بچێتە مەکەش، پێغەمبەری خوا فەرمێ غوفر له ما تقدم من ذنبه وما تأخر، خوا لێی خۆشە بێ لە گوناحی پێش و پاشیش و ئەوەیشی دەیکا و وجبت له الجنة و بەهەشتی بۆ دەبێ. و پێغەمبەری خوا فەرمی علیه الصلاة والسلام کامەشی هەڵەبژێری. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا باسمان بۆکە ئیمانداران ئەو شتانەی لە ئاینی پیرۆزی ئێمەدا پیرۆزە مەسەلەکە لەبەر پیرۆزیە باز دەکرێت، ئەنا هیچ ڕۆبتێک نییە. هەر کەسێکش خۆی بکاتە خاوەنەکەی ڕاستەقینەی ئەڵڵاگیانە. دووەمیان پێغەمبەری خوا، سێمان ئەم ئیسلامە پیرۆزە. هەر کەسێ دیفاع لەو شوێنە پیرۆزانە بکا بۆ قیامەتی خۆی باش، هەر کەسێ دژایەتیشی بکا و ماڵی خوایە خوا خۆی دێتە جواب لەسەری. پێویست ناکە دڵگران بی لەسەر هەموو شتێک، خوای گەورە خۆی ماڵەکانی خۆی دەپارێزێ. ئەو سێ ماڵە تەکیدتان لێبێ حتا ڕۆژی دوایی کەس ناتوانێت زەفەری پێ بە، زەفەرشی پێ بە کاتێ و دەڕوا. ئەو دەجالەی کە هەموو دنیا بە 40 ڕۆژ ئەگەڕێ زۆرینەی خەڵکی سەر زەوی کافر دەبن و کە ئیمانی پێدێنن، بەڵام زات ناکا بچێتە مەکە، بەڵام زات ناکا بچێتە مەدینە. لە ترسی موسڵمانانە نا، لە ترسی من و تۆدا نا، لە ترسی مەلایکەی خوا دیفاعەکە لەو ماڵانە. هەرچی کاتی ئەو ماڵانە کەوتنە خەتەریات موسڵمانان پشتیان داوە هەمووی کەس نەبوو دیفاعی لێ بکە، خوای گەورە خۆی مەلایکە دەنێرە دیفاعی لێ دەکە. وای کاتە شایەتش سبەینێ لەسەر من و تۆ ئەڵێ ماڵەکەم کەوتە خەتەر، تۆ لە کوێبی ئیماندار مسلمان لە کوێ بووی بەناوە مسلمان. ئەو کاتە بێ جوابی حازرکەی هەر ئیماندار و مسلمانێک لە ڕۆژی دواییدا جوابی خوا گیان داتەوە. بۆ ئینسان ئیماندارە بێ وریا بێت